بینەرانی ئازیز، بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن، لێرەدا پوختەیەک لە ڕاگەاندراوی تریبوونی ژنان پێشکەشتان دەکرێت. کۆمەڵگەی سەرمایەداری پیا و باوک سالار هەوڵ دەدات ئەم ڕۆژە بکاتە بۆنەیەک بۆ دەربڕینی خۆشەویستی و سوپاسگوزاری پیاوان بەرامبەر ژنان و ڕێزگرتن لە دایکایەتی. لە کاتێکدا 8 مارس ڕۆژی ڕێزگرتن لە هۆشیاری و خەباتی ژنانە بۆ گەیشتن بە داواکاریەکانی وەکو مافی دەنگدان، کرێی یەکسان، مافی ئازادی لەش، مافی پۆشاک، مافی تەلاق، مافی سەرپەرشتی منداڵان و خەبات، دژی یاسا جیاکاریەکان و نائادڵانەی نووسرا و نەنووسراو لە هەموو شوێنێکی جیهان. 8 مارس ڕۆژی بربەرەکانەی ژنانە بۆ ئاشتی کە سەرمایەداری جیهانی هەردەم بۆ قازانجی زیاتر دەیخاتە مەترسیەوە. 8 مارس ڕۆژی خەبات بۆ ژیان و هەڵوەشانەوەی سزای ئێعدام واتە کوشتنی بە ئەنقەستی حکوومەتی و لە کۆتاییدا 8 مارس ڕۆژی خەبات دژی هەر جۆرە نائەداڵەتیەک، زۆرداری، جیاکاری و نایەکسانی پێکهاتەیە. خەباتی ژنان بزوتنەوەیەکی کۆمەڵایەتیە و بەم هۆیەوە خاوەن هێزی گۆڕانکاری کۆمەڵایەتی و شۆڕشگێڕیە، تەنانەت ئەگەر بە شۆڕش بە مانای کلاسیکی نەگات، پەیوەندیە کۆمەڵایەتی و کولتوریەکانی کۆمەلگا دەگۆڕێت، وەک ئەوەی لە ڕەوتی ڕاپەڕینی ژینادا بینیمان. نەریتی ئەم خەباتە لە ئێران بە هیممەتی هێزە پێشکەوت و خوازەکان و چەپ دەگەڕێتەوە بۆ شۆڕشی مەشروتە، هەرچەندە لەگەڵ هەوراز و نشێو، بەڵام بەردەوام بە قوڵبوونەوەی زیاتر درێژەی هەبوو، هەروەک چۆن لووتکەکەیمان لە بوونی بەرچاو و ڕادیکاڵی ژنانی هۆشیار لە ڕاپەڕینی گەورەی ژن ژیان ئازادی دابینی. یەکەم ڕێپێوانی گەورەی ژنان لە 8 مارسی 1979 زانی وەک یەکەم سەنگەری نافەرمانی و بەرگری و لە ناڕەزایەتی دژی دەستپێکی سەرکوتکردن و کۆنەپەرستی شکلی گرت کە لەگەڵ سەرکوتی توندی حاکمان و لە ژێر سێبەری نەریتی پیا و سالاری لەگەڵ دروشمی وەک یان ڕووسەری یان تووسەری لەلایەن کۆنەپەرستی ئاینیەوە لە بەرامبەر دروشمی ئێمە شۆڕشمان نەکرد تاکو بگەڕینەوە دواوە لەلایەن ژنان و پیاوانی پێشکەوت و خوازەوە ڕوبەڕووبەوە. هەرچەندە لەو کاتەدا ئەوەندەی پێویست بوو پشتیوانی هەندێک هێزی سیاسی نەبوو، بەڵام ژنان وازیان نەهێنا و بەرگری و خەباتی خۆیان لە هەر کۆڵان و شەقامێک، هەر ماڵێک و هەر زیندانێک لە ژێر سەختترین ئەشکەنجەکان و کوشتنی حکوومەتی و ناموسی و هیتر درێژەیان پێدا. لەبەر ئەوە دەستپێکی ئەم خەباتە نە بە نەهێنی بوو و نەتەنها سنووردار بوو بە ڕۆژێکی تایبەت و ئەوەندە قوڵ بووەوە و بەرفراوان بوو کە بەشێکی گەورەی کۆمەلگا بەواتای ئەم دروشمە کە ئازادی ژنان پێوەری ئازادی کۆمەلگایە تێگەیشتن و دروشمی ژن ژیان ئازادی نەک تەنها بووە دروشمی سەرەکی ناڕەزایەتیەکانی خەڵک لە ڕاپەڕینی ژینە، بەڵکو پاشنیشتنەوەی ئەو ڕاپەڕینەش هەروەک یەکێک لە دروشمە سەرەکیەکانی زۆربەی ناڕەزایەتیە پیشەیی سیاسی و کۆمەڵایەتیەکان دەرکەوت. لەم ڕێگایەدا هەم خودی ژنان و هەم هێزە خەباتکارەکانی دیکە ئاگاداری زیاتریان پەیدا کرد لە هێزی گەورە و یەکلاکەرەوەی ژنانی هۆشیار و ئەمڕۆ بە وەرگرتنی وانە لە هەڵەکان و ئەزمونە تاڵەکانی ڕابردوو وەک گرنگی نەدان بە مەسەلەی ژنان، پشتگوێخستنی هێزی گەورەی خەباتی ژنان بەرەو بەهێزکردنی بزوتنەوەی ژنان و ڕێکخراوە سربەخۆکانیان هەنگاو هەڵدەگرن. بزوتنەوەی ژنانی ئێران لە هاوپشتی و پەیوەندی لەگەڵ بزوتنەوەکانی دیکەی ژنان لە سەرانسەری جیهان، بە تایبەت ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تووشی شەڕی ماڵوێرانکەر بووە وەکو ئەفغانستان، سووریا، فلەستین، و لە یەکێتی و هاوپشتی لەگەڵ بزوتنەوەکانی دیکە و تاو گەشەی زیاتر پەیدا دەکات و دەبێتە هۆی گۆڕانکاری ئەرێنی لە هەڵوێست و سیاسەتەکانی گروپە پێشکەوت و خوازەکان. ئاشکرایە کە ڕێگای سەرکەوتن و پێشبردنی خەباتی ژنان لە سەرانسەری جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ ڕوانینی قوڵ بەرامبەر بە سێکولاریزم، فێمینیزم و هێنانە خوارەوەی چەمکی زۆرداری و چەوسانەوە لە جۆرە جیاوازەکانیدا ممکن نییە. خەباتی ژنان بە تایبەت ئێستا و لە بەرەبەری 8 مارسی 1403 گرنگیەکی تایبەتی هەیە. ئێستا کە لایەنە ڕاستە تونڕەوەکانی سەرمایەداری جیهان زیاتر لە جاران خەریکی بەهێزبوونن و لەم ڕێگایەدا لە ئامرازەکانی وەکو سەپاندنی شەڕی ناوخۆیی و دەرەکی بۆ سەر وڵاتە دواخراوەکان
ڕێککەوتن لەگەڵ لایەنە تونڕەوەکان فاشیستی بنەماخواز کۆنەپەرست و سەرکوتگەرەکانی دەسەڵاتی ناوخۆیی تا دروستکردنی ئۆپۆزۆسیۆن و هەڕەشەی هێرشی سەربازی و هیتر کەڵک وەردەگرن. دەسەڵاتی کۆماری ئیسلامیش سرەڕای ئەوەی کە لە لاوااسترین دۆخی خۆیدایە چ لە ڕووی دەرەکی و چ لە ڕووی ناوخۆیی وەکو هەموو حکوومەتە سەرکوتگەر و فاشیستیەکانی دیکە لە بەرەنگاربوونەوەی بزوتنەوەی ڕوو لە گەشە و ڕادیکاڵی ناوخۆیی بۆ مانەوەی خۆی لە فێڵی جۆراوجۆر بۆ کۆنتڕۆڵکردن و نفوز لە ناو ئۆپۆزۆسیۆن دروستکردنی ئۆپۆزۆسیۆن و سەرکوت و تۆقاندنی کۆمەڵگا کەڵک وەردەگرێت. حرەکەتگەلێکی وەکو دەستگیرکردنی بەرفراوانی چالاکانی کۆمەڵایەتی و کەمینە نەتەوەیی و ئاینیەکان دەرکردن و جێبەجێکردنی بەرفراوانی حکمی ئێعدام بە تایبەت بۆ بەندکراوانی ژن وەکو وریشە مرادی، پەخشان عەزیزی، شەریفە محەممەدی و هیتر. ئێمە پێمان وایە هەتا ئەو کاتەی سیستمی سەرمایه‌داری بنەماخوازی ئاینی و پیاوسالاری لە ئێران حاکمە، سەرەڕای دەستکەوتە بچووک و گەورەکان ئامانجی ڕزگاری بەدینایەت و باوەڕمان وایە بوونی بەرچاوی ژنان لە ڕیزی پێشەوەی بزوتنەوەکانی کرێکاری، خوێندکاری، دادخوازی، مامۆستایان، خانەنشینان، پەرستاران، ماڵدۆڕاوان، ژینگە، نا بۆ ئێعدام و هیتر و ئەزموونەکانی بەدەستهاتوو لەم خەباتانە بێگومان ڕێگا خۆشکەری دەستکەوتی گەورەتر دەبێت بەرەو گەشتن بە ئامانجەکانیان. بەرز و پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانیشن. سەرکەوتوو هاوپشت بێت خەباتی ژنانی پێشڕە و دژی ستەمەکانی ڕەگەزی، چینایەتی، نەتەوەیی، کولتوری، کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی لە سەرانسەری جیهان. تریبوونی ژنان مارسی 1403